بەناوی خوای بەخشندەی میهرەبان. سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز. ساڵانێکە دەست و پەنجەمان نەرم کردووە لەگەڵ ئێوەی خێرخواز و بەخشندا بۆ ئەوەی خزمەتکاری هەژاران و نەخۆشان و منداڵانی بێباوک بین. شەرەفێکی گەورەیە ئێمە ماڵە هەژار و نەدار و نەخۆشەکانتان پێ ئەناسێنین. ئێوەی بەخشندە و دۆستی هەژار و نەداران لە هەرێمی کوردستان بە هاوکاری مادیەکانتان بە دوعاکانتان پاڵپشتی ئێمە دەکەن و ڕۆژ لە دوای ڕۆژ هاوکاریەکانتان زیاد دەکەن و هەژار و نەخۆشەکان لە ناڕەحەتی و داماوی ڕزگاریان دەکەن. بەخشین ئەو دەستگایە کەوا ئێوەی خێرخواز و بەخشندا ڕۆژ لە دوای ڕۆژ بە میهرەبانی خۆتان لەگەڵ قەیرانەکان و نەبوونی کار و کەسابەتیش دەستبەرداری نەبوون و هەمیشە ماڵە هەژارەکانتان دڵخۆش کردووە. بەخشین ئمڕۆیەوێت ماڵێکی نەخۆش، ماڵێکی هەژار بە ئێوە بناسێنێت کە پێویستیان بە هاوکاری و کۆمەچی ئێوەی خێرخوازە بۆ ئەوەی بە هەمومان یارمەتیان بین و گوێ لە ناڕەحەتی و ناخۆشیەکانیان بگرین و بە هەمومان بڕیاری ئەوە بدەین دەست لە دەست و وەت لە خوای پەروەردیگارەوە چارەسەری برین و ناڕەحەتی و ئێش و ئازارەکانیان بکەین. چەند ساتێک لە کاتی خۆت بگرە و گوێ لەم خانەوادا نەخۆشە بگرە و بابزانین پێویستیان بە چییە و چۆن دەتوانین ئێمەش ببین بە پاڵپشتیان و هاوکاری و کۆمەچەکانمان دڵی ئەوە خۆش. بەخێر بێنێ مامۆستاگیان سەر چاوماتن بەرنامەیەکە خوای گەورە پاداشتان باتەوە خێرخوازانە خوای گەورە یارمەتی ئێوەش و یارمەتی منیش با ئینشاءڵڵا ئێوەش بەخێر هاتن سەر چاوم تووشی نەخۆشیەک بوو توانای نەشتەرگەریەکەم نییە نەشتەرگەری گورچیلەیە توانای نەشتەرگەریەکەیم نییە داوا لە هاوکارە یارمەتی خەڵکان ئەەکەم یارمەتیم بەن هاوکارم یا هاوکاریم بکەن و یارمەتیم بەن خوای گەورە پاداشتی ئەوەش باتەوە. دایگان چنێکە نەخۆشی تۆ؟ خوا بیزانین لە پارێکەوە بەڕێ خەسخانە بەس ئیتر 2 مانگە تاویت لێی پیس کردوم شەی وایە تا بەیانی خەوم نییە بەخوا زەختەکەم لەگەڵ یا بەرزە بێت تۆ زۆر پێی ناڕەحەتم. یعنی ساڵێکە نەخۆشی؟ ئەرە وەڵا ساڵ زیابێتەوە 2 مانگە تاوپەکی خستووم. گوچیلەکان لە کار گوچیلەکان تاو لە کار کەوتووە. ئەتوا دکتۆریش ئەڵێ بێ نەشتەرگەری بکەیت. کتێکی خۆم گورچیلەم بۆ ئەیا بەس پارەی نەشتەرگەریەکەمان نییە. ئەرە وەڵا ئیتر لە هاوکاران یارمەتیمان بن و خوای گەورە پاداشتیان باتەوە خوای گەورە یارمەتی ئێوەش با یارمەتی ئەوانیش با ئینشاءڵڵا. دایگیان ژیان و معیشەتتان لەسەر چیەوە؟ وەڵای حەتۆ معاشێکی کەممان هەیت بەخوا هەر ئەوەیە تا ئیسا احتیاجمان بە ڕەحمی خوا لە بە احتیاجمان بە کەس نەبوو بە خۆمان ژیانی خۆمانمان هاکەزایی کردووە و ئیتر ئەم نەخۆشیە هاتووە توانای چارەسەرەکەیمان نییە بەڕاستی. ئەرە وەڵا نەشتەرگەریەکە چەندی تێچێ داوا چەند دەکەن؟ نەشتەرگەریەکە بەخوا لە نازانم 2 دەفتەرە چەندێکە تێچێ بەخوا. ژیانی ڕۆژانە چۆنە ئێستا وەکو کەسێکی ئاسایی وە یان جیاوازە خەڵکی؟ نەبەخوا هەناسەم لەگەڵ یاتنە زەختم بەرزە بێتەوە بە زەبری حەپۆ عیلاج بەگم خوای زانستی و چوار عیلاجم هەیە خوا ئەگادارە بانی سەرۆ
ئیتر بەس دەوری عیلاجەکان بەرمێنە ناتوانم بڕۆم یەک تۆز ئەڕۆم هیلاکەم هەناسەمتە نەبێ لەگەڵیا ئەجا شەوانە خەوم نییە خوا عەلیمە بانی سەرۆ هەتا بەیانم بە من بەقنەوە دانیشم و ئەگریم هەناسەم لەگەڵیا زۆر زۆرتە نەبێ بۆچی ئەگری لەگەڵیان بۆ ناڕەحەتی خۆم کە ناتوانم بخەوم کە ناتوانم ئیستراحەت بکەم بۆ بێتاقەتی خۆم وەڵایی کەوەکو جاران نەماوە لە ڕووی خواردن و خواردنەوەیە چۆنی خواردن وڵای زۆر خواردنی لە مەنع کردوم دکتۆرەکان ئیتر خواردن لێ مەنعکە دەبێت چ حاڵێک و هەبێ بەخواش لەیستەوە 2 مانگەش لەیستور و نەخواردووە بە هیچ شێوەیە دەنانە تەمادێکی لێکە ئێمەڵی کردووم ئەنە وەڵای خوای گەورە پاداشتیەوەش ئەوانش بە هەچەسە هاوکاریمانەکە خوای گەورە هاوکاریکە خوای گەورە یارمەتی بایەخوا بسم الله الرحمن الرحيم پێشەکی بە خێراتنی بەڕێستان و بە خێراتنی کەناڵی پەیامەکەم و بەرنامەی بەخشین من پێشمەرگەم بە 2 مانگجارێک موچەیەک وەرەگرم خێزانەکەم گورچیلەکانی سز بووە پێویستی بە ئەمەلیاتێکی گەورەیە بێجگە لە کڕینی گورچیلەکە پێیانوتون 24 تا 25 ملیۆن بەس حەقی تێچووی ئەمەلیاتێک من لە پارەکەم خێزانم نەخۆش کەوتووە بەڕێی خەسەخانەوە بووین و بە زۆری عیلاج و بە فەحسوشتەکان یعنی بە زەبری عیلاجەکان هەتا ئەمساڵ مانگینەوە هەرچۆنێک بێت هات و لە ڕاستیشان نەمزانی بکەوا گورچیلەی سز بووە و گورچیلەکانی لەدەستداوە ئەمساڵ تقریبان لە سەرەتای مانگینەوە نەخۆش کەوت بردم ئایادەم پێکرد بردم بە لای دکتۆرێ وتی وەڵا کاکە گورچیلەکانی لەدەستداوە ئەم خێزانی تۆ بەوە شۆنەوە سام هەر بەدوابەدەوە بردم بە لای دکتۆرێکی تر ئەوش هەر هەمان قسەی کردو وتم بەشکەم وانە بێ بەشکەم ئەم دکتۆرە لە خۆ بڵێت بەشکەم شتێک ئاخری چەندین دکتۆرم گۆڕی هەر لە ماوەی 1 هەفتە بڕوا بکە بردم بە لای 4 دکتۆر بە بەردەوام ئیتر خەڵ پێویستم کاکەمە تۆ ئەمەنە دکتۆرە دکتۆر پێویست ناکە 1 جار بردی بە لای دکتۆرێک ئیتر پێویست ناکە ئەمەنە ئەم دکتۆر قەلە تووشی خۆ تووشی قەلەقیکەی ئیتر بردم بە لای دکتۆرێک دکتۆر شیروان بەڕاستی دکتۆرێکی بەڕێزە ماڵی ئاوا بێ و زۆر سپاسی ئەویشەکەم وتی من هەرچۆنێک بێ عیلاج بۆ دانێم و لەگەڵ یا بڕۆ تا خوای گەورە دەریێکات ئیتر بۆی نووسیم بۆ غەسل لە سەرەتاوە ڕۆژنە ڕۆژێک غەسلمانە کرد دوای ئەوە کردی بە وتم من توانام نییە هەموو هەفتە هەموو ڕۆژنە ڕۆژێک لە باریکەوە بێم بۆ غەسل و دەوامم هەیە و مەجە ماڵ و مناڵم هەیە و مەعاناتم هەیە بەڵ مەعاناتم هەیە ئیتروتی باشە بۆ هەفتەی جارێکی بۆدانم لە دوای 2 هەفتە بڵێن 2 هەفتە ڕۆژنە ڕۆژێک بووست لە سەرەتاوە دوایی بۆی کردم بە هەفتەی 1 جار ئیسا لەو جاوە هەر بەستێکەم و جارجار سەری دکتۆرەکەشی پێم و ئەڵم زانم هیچ بەرەو پێشچوونێک چوو بووە یان نەبووە ئیسا پێویستی بە ئەمەلیاتە و من توانای تێچووی ئەمەلیاتەکەیم نییە سواز بۆ خوا مناڵێکی خۆمەیە گورچیلەی پێبەخشیوە منیش توانای تێچوونی ئەمەلیاتەکەیم نییە جا سواسی خواکەم و سواسی ئێوەشەکەم داوا لە خێرخوازان و مسڵمانانی شەکەم هاوکاریمانکەن بۆ تێچووی ئەم ئەمەلیاتە زۆر زۆرە و بە من ناکرێت دەتوانەمانی ئەنی کچێکت گوچیلەیەکی خۆی پێ ئەبەخشێ و متابقیشتان کردووە متابقەمان کردەوە ئەمە فاسی متابقی پێڵەن ئەمە هەموو وەسڵ شتەکانێتی لێگەڵیان ئەمە فاسی متابقەکەیەتی ئەمەش ناوی بەخشەر و وێنە وشت جا ئەمەم بردە وەلای دکتۆر شیروان وتی متابقەکەتان تەواوە خۆتان ئامادەکەن بۆ نەشتەرگەری جا منیش توانای نەشتەرگەریەکەم نییە هەر بە دکتۆرەڵم ئینشاءڵڵا ماوە پێڵم بجارە بۆم دواخە وڵی تر بزانم خوای گەورە ئەنی ئێستا بێت تۆ مەبلەغی پارە ئامادە بکەی 25 میلیۆن دینار بۆ نەشتەرگەریەکەی ئەمە فاسی ئەمە فارماجینی پێڵێن فاسی متابقەی پێڵێن بەس تەنها ئەو فاسە 900 دلار نێسن و خوازان ئەوش بە وەسڵی تر پێویست وەسڵ خۆشتیش ناکە تەنها ئەو وەسڵ ئەم فاسەکە بەیان کردوین فاسی متابقەی پێڵێن متابقەی گورچیلەکان کە بزان بۆ یەک ئەبێ یان نابێ سواز بەخوا بۆی بوو دکتۆرەکە بۆم بردەوتی ئەمە لە سەتاسەتە و مادام مناڵی خۆتە و بۆیە بێت بەڵام توانای تێچووی ئەمەلیاتەکەی من
بسم الله الرحمن الرحیم بەناوی خۆی گەورە و میهرەبان بە خێراتنی بەرنامەی بەخشین و کەناڵی ئاسمانی پەیامەکەم. من بەرزان محەممەد لە باریکە لە ساڵی 1970 لە باریکە دانیشتوینی باریکەین لەگەڵ ماڵی کاگە عەبدولکەریمە کە لە باریکەین تا ئێستاش دانیشتوی باریکەین. باریکە خەڵکێکی هەژار و کەم دەست و فەقیری تایە و کابرایەکی فەقیر و کەم دەسە و لەم سەردەمە و لەم کاتاکە مەعاشێک هەیە بەبوون و بەنەبوون ئێشێش خوای گەورە ئەم دەرد و داوای ناردۆ بۆ ئەم ماڵە. جا لێرەوە داوا لە خێرخوازانەکەین و لە مسلمانانەکەین و لەوانەی کە ئەهلی خێرن هاوکاری ئەم ماڵە بکەن و ئەم دادە بکەن کە ئێستا هەردوو گوچیلەی لە دەست داوە. بەڕاستی لە ئیمڕۆ ژیان زۆر ناڕەحەت بووە، فریای ماڵکەوی مناڵکەوی نەخۆشیکەوی لە هەفتەیەکە 2 کەڕەت 3 کەڕەت غەسلی گوچیلە بکەی بەڕاستی بۆ ئەمان زۆر ناڕەحەتە و تەنانەتی فەحسیان بۆ کراوە بە 2 وەرەقە. وەسپاسی خوای گەورەکەن کە ئەم دەستگا خێرخوازیە کە ئەم خەڵکی خێرخوازیە خوا دەست و دڵێکی پێداون کە هاوکاری ئەمانەکەن. ئەگەر ئەم خەڵکە خێرخوازە نەبێ ئەم میلەتە داماوە ڕەش و ڕوت و خێر لە خۆ نەدیوە ئەبایە چی بکردایە. جا ئێمە لێرەوە داوا لە تەواوی خێرخوازانەکەین هاوکاری ئەم ماڵە بکەن و ئەم خوشکە بکەن. ئەم خوشکە حاڵی باش نییە و هەردوو کورچیلەکەی لە دەزاوە. ماڵی کابرکەریمیش کابرکەریم خۆشی کەسێکە پێشمەرگەیە و ئەوەش وەسعی پێشمەرگە و پێش موچەیەکە وەری ئەگرێ. لێرەوە ئێمە داوا لە خێرخوازانەکەین لە مسلمانانەکەین هاوکاریان بکەن دەستیان بۆ درێژ بکەن. ئەم خوشکە هەردوو گوچیلەی لە دەزاوە. عملیاتی بۆ ئەکرێ عملیاتەکەی بە نێزیکی 25 ملیۆن بۆی عملیات دەکەن. لە توانا و تااقەت و تەحاملی ئەمانە نیە، فریای ماڵکەوێ مناڵکەوێت نەخۆشی بکەوێت. بەڕاستی ژیانێکی ناڕەحەتە لە باریکە وەکو شوێنەکانی تر نییە. خەڵکێکی کەم دەست و هەژار و فەقیری تیاماوە ئەوەی کە لێتی خەڵکێکی فەقیرە. من لێرەوە داوا لە خێرخوازان و لە ئەهل مسلمانانەکەم بێن بەهانای ئەم خوشکە بەڕێزەمانەوە لێرە کە هەردوو گوچیلەی تووشی ئەو حاڵەکاتە بووە. زۆر بە خێراتنی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی بەخشینیشەکەم داوا لە تەواوی خێرخوازانەکەم بە تەواوەتی ئەم ماڵە لە توانا و تااقەت و تەحاملیانە نەماوە بۆ ئەم نەخۆشەیان. هیوادارم خەڵک گوێ لە سەوتمان بێت و تەنانەتی بە 251 بێ هاوکاریمان بکەن. خوای گەورە پاداشتی هەر هەمویان باتەوە. ئەگەر خێرخوازان نەبێت و چاکەی چاکەکاران نەبێ ئێمە چی بکەین؟ ئێمە هیچ توانا و دەسەڵاتێکمان نییە ئیلا خوای گەورە خۆی پاداشتی ئەم خەڵکە نەداتەوە، ئەم ئەهلە خێرخوازە نەداتەوە. ئەم ماڵە ژیانیان باش نییە و مستەمڕوان بەڕێی خەسەخانەوە. خوای گیان ڕەحمیان پێ بکە و دەسەڵاتیان نییە هیچ بە هیچ شێوەیە. ئەم ژنە فەقیرە 2-3 مانگە بەڕێ ئایادە و ئایادەوەیە. خوا ئاگای وا لێ بەزەین پیانایەتەوە بە هەموو حاڵێ. یا ڕەبی خوا یارمەتی مسلمانان و کەناڵی پەیام بۆ خاتینەوە جوانەکانی کە لە هەموو مسلمانانەکەنەوە. یا ڕەبی خوا ئێوەش بەخێر بێن و خێرتان بنووسێت. یا ڕەبی خوا ڕەحمتان پێ بکە، خوا ڕەحمیش بەم کا بە قوربانە بم. یا ڕەبی خوا دەروی لێ بکاتەوە و بەخوا فەقیرن و هیچیان نییە، بە موچەیەکی کەم ئەمە ناگونجێت. یا ڕەبی خوا یارمەتی ئەم مسلمانانە بە و یارمەتی ئەم ماڵە بگەن ئەوەی بە 250 بە 1000 بێ بە حەچەنە بێ خوا یارمەتیان بە یارمەتی بێ. لە زۆوان بەڕێ عایادە و عایادەوە بەخوا لە زۆ من بەزەین پیانایەتەوە. خوا ڕەحمیان پێ بکاو ئێوەش یاخوا بەخێر بێن سەر ئەو چاوان من. خوا یارمەتی ئێوەش و ئەمانیش بگا. ئەم ماڵە زۆر فەقیرن و دەسەڵاتی ئەمیانە نییە بەخۆ. بەخوا ناڕەحەتەوە بێشان بیتە بەری قورسە. بە موچەیەکی کەم ماڵ بەخێوکە مناڵ بەخێوکە ئەم ژنە فەقیرە هەر ڕۆژ نەڕۆژێ چوو بۆ غاسل ئیسە کردویانە بەونەش بە هەفتەی جارێ. دەسەڵاتی نەما و توانایتیانەما. من 1-2 جار هاتوومە ماڵیان دەوساوە. هیچیان نییە. من دراوسەی چەند ساڵە من. حەچی کەسە بەزەی پیانایەتەوە. ئەوە ماڵمانە لە پشتیانەوە بەخوا. زۆر بەزەین پیانایەتەوە. زۆر حاڵیان ناشڕە. ئیتر بە ئێوەش بە هەموو هاوکاری مسلمانان یارمەتیان بگەن. خوا یارمەتی ئێوەش بگە ڕۆڵە گیان. خوا ڕەحم کا بەمیش بۆ خاتینەوە جوانەکانی. ئیتر من هەرگە هاتم بە ماڵات دڵم وەرە وەڵڵا ئەرە وەڵڵاهی حەجەکەی هەرو نەخێرە. هەر کەسە 250 لە 1000 و لە حەچەنێ بوو. ئیشەڵڵا بەرنامەی بەخشین حەتا ماوەنانی کەم و کزی ناخوا. یا ڕەبی خوا یارمەتییان بگە. یا ڕەبی خوا یان لە پشتیانی. یا ڕەبی ئەرە وەڵڵا هیچیان نییە. ئەم پیاوە فەقیرە موچەیەکی کەم هین ئەم سەردەمە. خۆتە زانی چۆنە ڕۆڵە خۆ. هیچیان نییە فەقیرە. دەزوو جوان بەڕێ عایادە و عایادەوە. من شایەدیان بۆڵم ڕۆژی قیامەت.
حیتیانە حیت ئیتر هەر خەڵکی ئەم دێنەوە ئێمە لە هەشتا لەگەڵیانە حیتیانێ فەقیرن نەبوونن نەدارن ژنەکەی نەخۆشە گورچی لی لەدەستداوە خوابی کا بە خاتی گەورەی خۆی خوا ئەم سەڵێ بۆ سازان و ئیشەڵا چاک بێت دەمردن ڕزگاری کەن خوا یارمەتی ئێوەش وا بە قوربانتان بوو کاکە گیان یاخوا خوا یارمەتیتان بووە ئەرە وەڵڵا فەقیرن ئەرە وەڵڵاهی وەکو مردوێ زیینی و کەیتەوە بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 1970 961 11 1970 961 35 1950 723 25 55 کە غەسل تاخیرێ بە چیت بەسەریە ئەگەر ڕۆژی تاخیر بێ بەوەم قورسە بێ زۆر پێی ناڕەحەتە بم وڵی زەختەکەم بەرز و نزمەکە لەگەڵیا بەخوا لەم شانە زەختەم گەیەوە 22 خوا بیزانێت لوت بژا قەریب بخنکێمەشەوە تا بەیانی ئێدە چوو بەلای دکتۆرەکە علاجێکی بۆ داناموو ئیتر زۆر ناڕەحەتم تر خوای گەورە یارمەتیمان با خوای گەورە یارمەتی ئێوەش با ئینشاءڵڵا و هەر کەسێ یە بەهانامان و خوای گەورە بێ بەهانای و ئینشاءڵڵا خوای گەورە یارمەتی هەموو موسڵمانێ با یارمەتی ئێمەش با ئینشاءڵڵا داگیان لەو ماوەی کە ماوەی ساڵێکە سەردانی دکتۆرەکەی بەم موچەکەمەی خۆتان کە پیاوەکەت پێشمەرگەیە تا چەند توانیتە ئەم فەحسانە بکەی سەردانی دکتۆر بکەی وڵای دە حال بە هەر کەم و کوڕێک بووە هەرچۆن بێ هەر کردومانە بە عیلاجێکی کەم و عیلاجێکی باش و ئیتر بەخۆش هەر دەودە تا ئیسە هاوردومانە بەس ئیسەیش ئەڵێ ئەکاڵێ ئەم نەشتەرگەریە ئەکرێ ئەم نەشتەرگەریە زۆری تێچێت و لە توانە ئەمانانیە ئەنا تا ئیسە هەرچۆنی بە هەر هاوردومانە بە قەرز و قونە و بە هەرچێ بووە هەر ئاەکەمان کردووە هاوردومانە ئەم فەحسانە هەمووی تازە کراوە ئەم جەماعەتیان ئەرەوەڵە ئاوی ژێر دەست و خوا بیزانێنەوە ڕقان لێستە دوم دەجێە یەک فەحس بنەوە خوای زانی ئەو فەحسیانە خۆزگا سەیر و کردایە ئیتر خۆ سەیریکەی دیارە بەخوا خوا بیزانێنەوە ڕقان لە جیای لێ سندوم ئەوە فەحسەیە ئیتر بەڕاستی لە توانای ئەمەلیاتەکەمانانیتر خوای گەورە چاوەڕێی ڕەحمی خوای گەورەکەم خوای گەورە هاوکاریمان بکات ئینشاءڵڵا خوای گەورە یارمەتی موسڵمانانیش با یارمەتی منیش بە داگیان ئەگەر یارمەتی خەڵک نەبێ تا چەند تۆ چاوەڕێەکەی هیچم بۆ ناکرێ وەڵا چاوەڕێ ئەوەکەم بەس ببرم تاوە ئیتر هیچ چارەیە نییە بەخوا شێوە تابیانی بەقا بە قمە دانیشم خەوم نییە لە تا ئێش و ئازار مناڵەکان تا چەند بۆت بێتاقەتن چی وەڵام مناڵەکان ئەمەمان هەیە چکۆلەوە هەر زۆر بێتاقەتەنیش ئەوانیشمان هەر بێتاقەتن بەخۆم ئەو تێ ئەو نەخۆشیم کتۆ بخات ئایا تا دیگای حوشەکە بڕم هەناسەم تنە بێت تۆزەهیم بکەم ئەجا بەخوا گیان بەو مناڵانیشە یارمەتیمێن لە ئیشەکانە بەخوا خۆم هەر ناتوانم بەخوا ئەوەڵە گیان بە کچەکەیەکچەکەیت بۆ خۆی باشە نانوشتەکەمان بۆ حازەکەی خاتە بەردەستمە چێڵێ بەخێرخوازان بۆی لەم محنەت و ڕاحەتیان ڕزگارتان کەن وەڵا ئیتر خوای گەورە یارمەتیان بە داوای هاوکاریان لەکەین من لە مسڵمانان لە دەوڵەمەنەکان ئینشاءڵڵا خوای گەورە یارمەتیان بات و خوای گەورە حەوقات پاداشتیان بات
کەسێک لەم سەردەما مۆزەف بێ پێشمەرگە بێ کە بە 2 مانگ جارێک موچەوەرەگرێت ئەو هەموو فەحسە کردو لەمە ئەم ساڵەیە سەرڕای ئەوەش ئەبێ 25 میلیۆن دینار ئامادەکەی تا چەند قورسە بۆ کەسێک کە موچەخۆر لەم سەردەمەیە بەڵێ وەڵی بەڕاستی قورسە بن ئەگەر مەسەلە ژیان بواە یعنی ژیانی سادە و ساکاری خۆم هەبوو سپاس بەخوای گەورە بەکرێکاری و هەروە بە فەلاحەتی و کەمکەمیش بە و موچەکەمە ژیانی خۆمانمان بردۆرە سەر حوسەر خێزانشم 2 کوڕمەیە لەگەڵ 4 کچە یعنی سپاس بۆ خۆی گەورە ژیاوم پێویستم بە خەڵک نەبوو هاوکاریم کە بەڵام وەڵی بۆ ئەم ئەمەلیاتە توانای تێچوونی ئەمەلیاتەکەمنی هەست و کەوتی خەو خۆراکی چۆن ئەمدا وەڵی پێشتر زۆر باش بوو پێشتر ژیانمان ئاسایی بوو بەڵامیتە دوایی کە سەرەتای نەخۆشیەکە لە دیاریە وەرحاصل ناڕەحەت بوو کە بردم بەلای دکتۆر پێویستم گورچیلەکانی دابەزیوە و لە 108 ئیشەکە 6 بۆ 8 بۆ 10 ینی بە زۆری لە 108 ماوە گورچیلەکان پێویستم ئەگەر هەوڵ نەدەیت و زەرعی گورچیلەی بۆ نەکەی لە ماوەی 4 مانگی ترە ئەو خێزانەوە لەدەسەد ئیتر منیش وە لە هەوڵام سپاسی ئێوەشەکەم سپاسی خوای گەورەیەکەم و سپاسی ئەو بەرنامەی بەخشینیشەکەم ئەگەر بتوانن هاوکاریەکەم بۆ کۆکەنەوە بتوانم فرای ئەم خێزانم کەوم و نەمرێ خۆت هیچ شتێکی ئەو تۆ نەبوو کە فرۆشی و نەوەڵی توانای تێچوونی ئەمەلیاتەکەی نییە نەوەڵ بەڕاستیش ئەمە هەم فەسانارەمەی بە پارەکراوە ماسەیە هیچ عیادەیەکی لە 250 و 300 و لە 150 بۆ 250 و 300 هزار ئارە وەڵی چی جارێک چوون بۆ عیادە چی جارێک چوون بۆ عیادە 250 200 300 ڕۆژی وا بۆ عیلاج بای 150 هزار عیلاجم بۆ کڕی داواک تێ لە خێرخوازان وڵاداوام لە خێرخوازان ئەوەیە ببەخشن بۆی خوای گەورە بیان بەخشێت هاوکاری منیشکەن و هاوکاری ئەم خێزانەشم کەن بتوانم ئەو نەشتەرگەریە گەورەی بۆ ئەنجام بدەم کە زەرعی گورچیلەیە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد بن عبد الله وعلى آله وأصحابه ومن والاه پێشەکی بە خێرهاتنی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی بەخشینەکەین بە خێرن سەر چاومان خی گەورە جەزاتان بداتەوە ئینشاءالله بە نیسبەتی ئەم خوشکە بە ڕێزەمانەوە کە ئێمە لە نزیکەوە ناسین و خۆمان خەڵکی منتیقە و شوێنەکەین ماوەیە کە تووشی نەخۆشی ئەوە بۆ کە گورچیلەکانی واخەریکە سست بۆ هەموو ڕۆژێک ڕۆژنا ڕۆژێک خەسلی بۆ ئەکرێن ئێمە لە نزیکەوە ئاگاداری نەخۆشی ئەم خوشکە بە ڕێزەین وەوەکو شاهیدێکی شاهیدی ئەدەین و داوا لە مسلمانان بەعام ئەکەین کە دەستی هاوکاری درێژکەن بۆ ئەم خوشکە بە ڕێزەمان چونکە ئێمە ئەمە ئەمر و فەرمانی خوای تەعالایە کە ئەمرمان پێکات یەکەم وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان کە ئێمە دەستگیرۆیی و هاوکاری و هاریکاری یەکتر بکەین لەسەر دینی خوای پەروەردگار بۆ ئەوەی ئەم خوشکە بە ڕێزەمان ئینشاءالله لەم ئازار و میحنەت و ناڕەحەتیە ڕزگاری بێ و بەڕاستی ئەو نەشتەرگەریشی کە پێویستێتی لە توانای خۆیانانیە کە ئەلم وەزعام و چەیەکی سەردەمی هەیە کە هیچ نییە خەڵکی پێناژی چ جای ئەوەی عملیات و نەشتەرگەری پێ بکات. و عەبدوڵڵاهی کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت فەرمودەیەکی پێغەمبەرمان بۆ ئەگێڕێتەوە صلی الله عليه وسلم کە لە ڕۆژی قیامەتە فەقیر و هەژار و نەدارانی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم شان و شکۆیەکی وایان هەیە خوای گەورە أمريان بيغا إن المساكين دولة عند الله فإذا كان يوم القيامة من أطعمكم في الله لقمة أو كساكم ثوبا أو سقاكم شربة فأدخلوا الجنة أفرميت برون بقرن لساحي محشر برون بقرن بناو خلقا شيء لدنيايا خما آوي كي بيتان داوا تيكناني كي بيتان داوا پارچەجلێ كي بيتان داوا لبريكن برون دسي بقرنو بيبن بو بهشت براستي يارمتي داني هەژار و فەقیر و نەدار و نەخۆش و بە تایبەتیش لەم زروفام ئەزر و پاداشتەکەی گەورەترە بێ ئینشاءالله جا داواکەم لە هەموو مسلمانان بەعام و بینەرانی بەڕێزی کەناڵی پەیامێژ ئینشاءالله هەموو لایەک دەستگیرۆی و هاوکاریەکانمان بۆ ئەم خوشکە بەڕێزە بۆ ئەوەی ئینشاءالله لە ئازار و لە ناڕەحەتی و لەم نەخۆشی ڕزگاری بێت. ئێمڕۆ لە هەرێمی کوردستان ژیانێکی کولەمەرگ ژیانێکی ناخۆش ژیانێک پڕ لە نەهامەتی خەڵکانێک بەڕێ دەکەن
بە تایبەت ئەوانەی کەوا موچە خۆرن و کار و کەسابەتێکی ئەوتۆیان نییە و یاخود بژێوی ژیانیان کەوتۆتە سەر موچە. ئەبێ بەردەوام دوعا بکەن خوای گیان تا 2 مانگ چی لەو موچەکەمە بکەن کە پێیان نەدرێ و ئایا بۆ بژێوی ژیان سەرفیکەن یاخود دوعا بکەن تووشی نەخۆشیێکی سادە و ساکار نەبن لەبەرەوەی سەردانی دکتۆر و عیلاج و دا و دەرمان پارەیەکی زیاتری بێت. بەڵام بێنە بە چاوی خۆتان کەسێکی موچەخۆر خوای پەروەردیگار خێزانەکەی تاقی دەکاتەوە بە نەخۆشی گورچیلە. ماوەی ساڵێکە بە ڕێگای دکتۆرەوەن، ساڵێک ئەو هەموو فەحس و پشکنینیان بۆ کراوە و بەدا عیلاج و دا و دەرمانیان کڕیوە. دوجار دکتۆر پێی ئەڵێت خێزان گوچیلەکانی سست بووە و پێویستی بە نەشتەرگەری. لێرەوە خەمە قوڵەکە دەست پێ ئەکات، دڵەکان زیاتر ناڕەحەتە بن و هەژاری و نەداری زیاتر باڵە کێشێ بەسەر ئەم خانەوادەیە. کەسێک بە موچە بتوانێت 25 میلیۆن دینار ئامادە بکات و بیدا بە نەشتەرگەری بۆ ئەوەی خێزانی لە مەترسی ڕزگاری بێت. بەڵێ لەلایەکی ترەوە کچەکەیان خۆبەخشانە بڕیاری داوە دایکی ڕزگار بکات و گورچولەی خۆی پێ ببەخشێت. بەڵام ئایا تەنها بە بەخشینی گورچیلەکە کۆتایی پێدێت یاخود نەشتەرگەریەکە پارێکی ئەتیار زۆری ئەوێت؟ خۆشەویستان، ئەوەی کایبینن بەدەم خۆشە ئێمە باسی کەین ماوەی ساڵێک بەدەم دکتۆر و عیلاج و دا و دەرمانەوە. بەڵام کاتێک بڕیاری ئەوە ئەدرێت نەشتەرگەری بۆ بکرێت و لە مردن ڕزگاری بێت، پێویستی بەوەیە ئێوەی خێرخواست، ئێوەی بەخشندە، ئێوەی دۆستی هەژارەکان هەمیشە و ماڵەکانی تر بڕیاری ئەوە بدەن هاوکاریان بکەن و بۆ ئەوەی هاوشێوەی نەخۆشەکانی ترمان دەروی خێریان لێ بکێتەوە و کۆتایی بەو هەموو ئازار و مەینەتیان بێت. ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشینەوە چاوەڕوانی هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوەین ئەم خوشکە بەڕێزەمان لەو نەخۆشی و ناخۆشی ڕزگار بکەین و نەشتەرگەریەکەی بۆ ئەنجام بدەین. دووبارە سڵاوی خوای گەورەتان لێبێت. دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوە ڕۆژە دوای ڕۆژ دڵی هەژاران و منداڵانی بێباو خۆش دەکات و لە ژیانی کولەمەرگی و لە کرێچەتی ڕزگاریان دەکات. بۆیە هەمیشە بە هاوکاریەکانی ئێوە ڕێژەی دروستکردنی خانووەکان لە دەستگای بەخشین بەرەوسەرەوە ئەڕوات و هەر جارە و ماڵێک ئاوەدان دەکەنەوە. دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ لە شاری هەولێر ئەوەی پێتان بڵێت ماڵێکی بێباوکتان لە خانوویەکی هەیکەل ڕزگار کرد کە زیاد لە 5 ساڵ لەم خانووە ژیانیان بەسەر دەبرد، ژانێکی کولەمەرگ. بابزانین کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندا دەستی هاوکاری و کۆمەچیتان بۆ درێژکردن، ئێستا ژیانیان چۆنە و خانووەکەی پێشویان و لەگەڵ ئێستایان چۆنە و وە چیان بۆ کراوە لە ڕێگەی ئێوەی خێرخوازەوە.
سپاسی بەنامەکشنەکەدا خوا بەخێر بەسەر چاو پێشان مامان زۆر ناخۆش بوو ئێستا گۆڕانکاری کراوە مامان زۆر خۆش بووە خوا خێری خوازان بنووسی یا ڕەبی خوای گەورە ئەرز و پاداشیان بداتەوە ئەمە سپاسیان دەکەین دوعای خێریان دەکەین یا ڕەبی خوا خێریان بنووسی ئێستا مامان زۆر گۆڕانکاری کراوە زۆر دما خۆشە زۆر سپاسیان دەکەین یا ڕەبی خوا خێریان بنووسی ئەو گۆڕانکارانەی کە کراوە کە ئێوە دڵتان پێخۆشە چین زیاتر والله زیاتر مال ناومارخانیە زۆر دما خۆ پێشمان بەخۆ دەزانێت و بوو لەناو بلوک بووین ژیانمان زۆر ناخۆش بوو ئێستا زۆر ناخۆشە سپاسی خوازان دەکەین ڕەبی خوای گەورە قسەشیانە بکرد بەهەشت خوایە والله بەخۆتان دیتان بوو هەمووی بلوک بوو هەمووی بلوک بوو هەمووی قوچ پاو بوو ئێستا زۆر خۆش بووە ئەمە سپاسی خواز دەکەین سپاسی گەورە دەکەین خوا خێرت بنووسی ڕەبی پێشتر کاتێک زستان دەهات ژیانتان چۆن بوو والله ژیانمان ناخۆش بوو زۆر هەمووی قوڕ بوو هەمووی قوڕاو بوو ئێستا ژیانمان زۆر خۆشە عنی بلوک بوو ئەو داهاتە لێو دی هەی ئەوە قەتحەیە نەبوویتە خانی وەدا ئەو داهاتە ژۆری هەموو داهاتە ژۆری گەرم نەبوو ئێستا زۆر گەرم خۆشە لۆستان زۆر ئیسراعەت دەکەین خوا خێریان بنووسی یا ڕەبی بەڵێ پێشتر بە چەند سۆبایان بە چەند شت خۆتان گەرم دەکردووە لە بەرەوەی بلۆک بوو ئێستا چۆنە بەخوا ئەم دارم دەرات بە خۆتان دیتان هەان لەو عقاری بۆ سەرمایە دەچمدان ناسا بمدان دەرات سەبەیدارانمان پێکە بە خۆ دیتت گوز لەمان نابوو بە شەپەدان خۆمان گەرم دەکردەوە بەداری بەداری سێوین بەداری ئەوە بچووک خۆمان گەرم دەکردەوە هێشتا سەبەدان هێشتا گەمان ئەیسەمان نەدەبوو ئێستا زۆر خۆشە سپاسی خێر دەکەین ڕەبی خوای گەورە ئەرز و پاداشیان بداتەوە خوایە سپاسی گۆش دەکەین منداڵەکان چیان و یەکەم ڕۆژ کە دوای تاواکردنی ئەم هەیکەلە هاتنە ناوخانی خۆتان هەستیان بەچی ئەکرد چیانەوە والله زۆر خۆش بەعینجان زۆر خۆش دەیگۆدار ئەوە ئەسوور دەیگۆدار والله ئێستا یعنی پێش سارە ناخوانی هەی ئەوەی بووینە هەیکەل بووینە ئێستا زۆر یعنی یەکەم جارە خانی خۆشەوە بین مای خۆشەوە بینین زۆر زیاد خۆش ینی 5 ساڵ ژیانتان نابلۆک بردەسەر والله بێ شارێ والله نابلوک بووینە یعنی دەیگۆدار دەکەندی خوا ژیانمان خۆشەوە گوتم کاکە سەر بەشی بگرن ئینشاڵڵا خوای گەورە ئەڕێکمان سپاسی خوای گەورە دەکەم ستا گوتم دەبێت زۆر سپاسی خوای گەورە بکەین خوای گەورە ئاڕێدادانینەوە یەکەم خوای گەورە دووەم ئەمگە بوونە سەبەب هاتنە مالمان ماتە مەسەلەکردینەوە ئەمە زۆر خۆشانە شەر منداریەتیم هەیە لە خوانە ساری دانیشتینە وازمان زۆر خراپە هەتا بری وازمان خراپە منداڵەکان بەچ بەخێرکەم هیچم نییە هیچم نییە ئەلا ئەگە خێرخواز هاوکاریم بکە داوا لە خێرخوازان دەکەم لەو هەمەتێمان ڕزگارکەی و لەو خانیە بلوکەی نەجاتمان بدەن سۆبەی داتان دانا بۆچی بەڵێ لەسەرمان بەخوای لەسەرمان دارە دەڵێ ئەو ئاقارەی دار نوخەکەنەوە دەڵێ مە سەرمان لەبێ نەخۆش نەکەون سۆبەی دارمان دانا لەبێ نەبوونی ئەی نەوتان نییە ناوەڵە نەفمان نییە ناوەڵە نەفمان نییە نەفتی بعدی پێش دەکەی گەرم نابینەوە گەلک ساردە تا برێ ساردە خانیە ئەڵێ وەڵە بەس هەیکەلە بە خۆتان دەبین هیچ لێ نەکراوە هەموو هەیکەل بوون هیچی ئەو هەیتیدانەبوو هەموو هەیکەل بوون بەس خۆشیان کرد هەموو ناومارمانەوەات دڵمان زۆر خۆشاوە ئێستا خانووەکەت بەدڵە خۆشە ئەرە وەڵا خۆشە شی ناماریان و ناخەنی بوو 200,000 ئیسپانی لە ماسی خۆش نانی گۆڕایە گەورە و شیاتمە گوتدا و خانیمەیە خۆش بوو وەڵا خۆش بوو دەستاوتان خۆ لێ ڕێ بکەنە ناوەندی بەهەستێ سەرەتا بەخراپنی بەرنامەیەوە دەکەین بەخشین ئەو خانیان چاکردین لە بۆیان ئێستا هەموو ئەرشیامانەیە زۆر مەمنونی بەناوی بەخشین دەکەین لەگە خێرخوازان هەموو ئەرشیامانەیە قەدیم دەبا لەگە برا چبینەوە ئەومە دارمان خێر کردباوە هەتا خۆمان پێگەرم کردباوە
ئێستا وڵام مشتێکە ئێستا زایم لۆ کراوە کەوانترم لۆ کراوە خەسارم لۆ کراوە ئەوم لۆ کراوە تەباغی ئەوم لۆ کراوە کەیتی لۆ کراوە مدلم بدا دەستیان خۆش ڕەبی خوا خێریان نووسی ئەوەی پێویستە لەمان هەموو شتیان لۆ کڕیمە بەرێ تەلەڤیزیۆن پەرشیان لۆ کڕیمە دەشتیان لۆ کڕیمە والیکان لۆ کڕیمە یعنی هەدەشیان لۆ هینایمەوە لە ناسەکەمە دەریرانێ ئەوە هەموو ئیوانە دشکارەبان لۆ هینامە ئەوی شتە لە ماری پێویستە هەمیان لۆ هینایمە خوا خێریان نووسی ئێستا لێ شتێکمان لە قوسان نییە بە زیاد لۆ هینایمە ئەم زۆر مەمنوعیان دەبین خوا خێریان نووسی لەوەتێ ماڵن ئەو شتانەتان نەبوو کە تازە بێ و نوێ بێ و ئیسفادە لێ ناوەڵ بەخۆت خۆی تەتکا هەتمان ناوەڵیتمان لە هەم کەو نەبوو ناوەڵیتمان نەبوو ئێستا بە زیاد لە ماناتێ ڕەبی خوا خێریان نووسی لە شای ناماڵ هیچم نییە بخۆتان دەبینەوە ئەوەندەم هەیە ئەوڵ بخۆتان دەبین ئەوەندەمان هەیە بەوانش گەرم نابنەوە ناوەڵە گەرم نابنێ نابخوا هەست ساردەمانمان دەری بە پیلێ ڕووکراوە هەندە ساردە وڵا داوام لە خۆی خوازانەیە ئەو خاریمان لە چاکەن و لۆ ماسپیکاریکەن و بڕک بەکەلی بلی تێدا بنشین تێدا گەرم بینەوە بڕگەوەش بۆچی خەڵکە خۆشی بینین تێدا مرتاحبین و خانێکم لە چاکراوە الحەمدولله شکر سپاس خوای گەورە دەکەم ناومانە لەو هینایمە و معاشێشم بە 200,000 لە بەخشین سپاسیان دەکەم وا خێریان بسەب تا چەند پێداویستەکان پڕ بۆ تۆ تا چەند خەمەکان کەمی کردووە بەهۆی دروستکردنی خانووەکە و تەواوکردنی خانووەکە و دابینکردنی ئەشیای ناوماڵ و معاشی ماگانش وەڵڵا دڵم خۆشە زۆر هەتا بێ دڵم خۆشە بە خاتی مندارەکان دیلا خۆشە مژرم خۆشە دیلا خۆشکردی دری مندارەکانی خۆشکردمە ڕەبی خوای گەورە دنیا خۆشکە یا ڕەبی خوای گەورە باشتی پەردەستیان بە قسمەتکە خۆیە خواتەمەنیان دێشکە ڕەبی بەش باران ڕەحمەت بەسەریان دابارێنی خوای وەبی ئەمە یامەتی فەقیر فقرا دەیەکی وەچ ماریمە دنیا خۆشکە بەخشین بەناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا سوپاسی خۆی پەروەردگار دەکەین کە لە دەستگای خێرخوازی بەخشین توانی بێتمان لە 11 ساڵی ڕابردوودا خزمەتێکی تاومان بە خەڵکی هەرێمی کوردستان کردبێت لە هەموو چین و توێژەکان دیارە ئەمڕۆ کەش ئێمە لە شاری هەولێر وەکو نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین کە خانەوادەیەک لە گەڕەکی سێبەردان دادەنیشتن و دوای ئەوەی کە پەیوەندیان بە ئێمەوە کردو کە فۆرمیان پڕکردەوە لە دەستگای خێرخوازی بەخشین کە دیارە 6 منداڵی بێباوکی لە ئەستۆدایە دادەمەلیحا حەمەدەمین دیارە ئێمە بەڕاستی کاتێک سەردانی خانووەکەمان کرد کە خانوویەکی زۆر خراپ بوو و خانوویەک بوو تەنها بلوک بوو و زۆر سارد بوو و هیچ پێداویستێکی ناوماڵی یانکو پێویست نەبوو حتا لە هەولێر با بڵێم کەسێک نیە لە هەولێر کا سۆبەی داران بەکاربێنی بەڵام ئەم خانەوادەیە دیارە بۆ گەرمکردنەوەی خۆیان سۆبێکی دارانیان دانابوو و لەم ئاقارەی کە ماڵەکەیان کەوتۆتە بەرامبەر برین دەکاتن لە کۆتایی سێبەردانن کە دیارە کوڕەکان لە دەرەوە ئەو داروبارەی پێدایان دەکرد و بەم سۆبای خۆیان گەرم دەکردەوە بەڵام سوپاس بەخوای گەورە دوای ئەوەی کە بەرنامەیەکی تایبەتیان بۆ کرا لە ئێستادا ئەم خانەوادەیە خاوەنی خانوویەکی تازان بە هەموو پێداویستەکانی ناوماڵەوە کە ئێمە توانیتمان لە ڕێی خێرخوازانەوە بەڕاستی تاقم کەونتەریان بۆ دابین بکەین و هەروەها مجەمیدەکەیان بۆ دابین بکەین و تەباغ و غەسالە و هەروەها تەلەڤیزیۆنێکی شاشە سدوسەیان بۆ دابین بکەین و کانتۆرێکی شەشدەکەیان بۆ دابین بکەین و کۆمەڵێک کەلوپەلی ناوماڵ و هەروەها کۆمەڵێک کەلوپەلی کارەباییان بۆ دابین بکەین هەرچی کە ماڵ پێویستیتی ئێمە لێرکوانەوە بە هاوکاری خێرخوازان بەڕاستی بۆمان دابین کردوون دیارە جگە لەوەش بەڕاستی ئەوانەی کە خێرخوازان ئەو کەلوپەلانەی کە گاندوتیانە ئەم ماڵەکە یەکێ لەوانە بەڕاستی دابینکردنی 4 سۆبایە کە ئێمە بەڕاستی وەکو دەستگای بەخشینی نەوتی زستانیشمان بۆ دابین کردوون من لێرەوە بەڕاستی سوپاسی تەواوی خێرخوازان دەکەین و داوا دەکەین لە خوای پەروەردگار پاداشتی نەبڕاویان بداتەوە کە بەڕاستی هاوکارمان بووینە لە دابینکردنی برێن هاوکاری و هەروەها دابینکردنی کەلوپەلی ناوماڵ و هەروەها بڕینەوەی موچەیەکی شایستەکە بۆ ئەم 6 منداڵە بڕی 200,000 دینار لە بەشی بێباکانی هەولێر کە بۆیان بڕاوەتەوە مانگانە پێیان دەدەین.
دوای ناخۆشیەکان هەمیشە خۆشیەکان دەگەڕێنەوە. دوای ژیانی ناهەمواری منداڵانی بێباوک و هەژارەکان خوای پەروەردیگار خەڵکانێک دڵنەرم دەکات و ناڕەحەتی و ناخۆشیەکانی ژیانی ڕابردویان بۆ دەکا بە خەندە و خۆشی. سوپاس بۆ خوای پەروەردیگار، سوپاس بۆ ئێوەی دڵسۆز کاتێک ماڵە هەژارەکان ماڵە بێباوکەکان لە ژیانێکی کولەمەرگ شەو ڕۆژ بڕێەکەن، ئێوەی خێرخواز لە ڕێگای بەخشینەوە ژیانیان دەگۆڕن، ناهەمواری ژیانیان لە چەندین ساڵە ناڕەحەتی و ناخۆشی بۆیان دەکەن بە خەندە و خۆشی. ئێمە چەند مانگێک بەر لە ئیستا سەردانی شاری هەولێرمان کرد. یەکێک لە گەڕەکەکان بووینە میوانی ئەم ماڵە بەڕێزە کە 6 منداڵی بێباوکی بێنازی تیابوو، خانوویەک تەنها بلۆ بوو. بەڵام دوای چەند مانگێک ئێوەی خێرخواز، ئێوەی دۆستی هەژاران و نەداران و منداڵانی بێباوک وەک هەمیشە ماڵی ئەوانتان ئاوەدان کردەوە، وەک کە ئێستا ئیبینن بلۆکەکە نەماوە و خانوویەکی خنجیلانە و جوانیان هەیە و هەموو کەلوپەل و پێداویستێکی ناماڵیان بۆ دابین کراوە و لە هەمووی خۆشترەوەیە موچەیەکی مانگانە بە 200,000 دینار وەردەگرن لە دەستگای خێرخوازی بەخشی تا ئێوە ببەخشن، ئێمەش بەردەوام دەبین.